سەربازەکان دەڵێن هەڵاتانی سڤیل لە ناوچەکانی شەڕعاسی بوون لەسەر شەقامەکانیش بەگشت چەکدارانی داعش چوونەتەوە. قۆناغی داهاتوی ئەو شەڕە لە مووسڵ بەم زوانە بەڕێوەیە، هەرچەندێکەوە چاڕوان دەکرێت درێژخایەن و مەترسیدار بێت بۆ هەچ کەسێکی بەشداری تێدا دەکات. تەقینەوە خۆکوژیەکان ماشێنە بۆم ڕێکخراوەکان لە تاکتیکەکانی داعشە کە مەترسیدارە بۆ هەموو کەسێک، بەڵام ئێمە دەتوانین مووسڵ ئازاد بکەین. سەربازەکانی زۆر بە باشی ڕاهێنانیان پێکراوە. لەم دەمەی شارۆچکە و گوندەکانی دەوری مووسڵ دەستی بەسەراگیراوە، بەڵام گەریانکاریەکی تەواو ئاشکرا بوو. کۆگا و خانوودارماوەکان پەنجەرەی تێکشکا و پارچەی تەقەمەنیش بەسەر شەقامەکان پەرتوبڵاو بوونەتەوە. نەئاونە کارەبا لەم شارۆچکەیە هەیە. ژمارەێک لە دانیشتوانەکەی چوونەتە شارەکەەوە بۆەوەی چاوێن بە ماڵەکانیان بکەوێت. 2 ساڵ دەبێت لەوەتەی چاومان بە ماڵ و شارەکەمان نەکەوتووە. ماندوو بووین لە ئاوارە بوون، نەک بە تەنها ماڵمان وێران بووە بەلکو تێکرای شارەکەش. ماشێنەکان بە ئاڵای سپیەوە لە ئۆردوگاکانی ئاوارە بەدی دەکرێن. خێزانە هەڵاتۆکانیان لە شوێنەکانی شەر هەڵگرتووە. ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچبەری دەڵێت زیاد لە 20,000 کەس ئاوارە بوون لەوەتەی ئەم شەڕە 2 هەفتە لەمەوە بەردەستی پێکردووە، وا چاڕوانجی دەکرێت ملیۆنێکی تریش ئاوارە بن. بەڵام زۆربەی خێزانە ئاوارەکان دەڵێن گەر ئازارەکانیان بۆ لە ناوبردنی داعش پێویست بێت هیچ بژارەیەکیان نییە جگەلەوەی ئەو بەهایە بدەن.